بینەرێن بەڕێز ئەف دەمە هەوا باش سەڵاف الوەبن خوشحاڵ و بەختەوەرین جارێک دنهاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکێکا دیش بەرنامەی کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکا دیتر پێشکەشی هەوەین بەڕێزکەین سەبارەت ژینگە و کارێ خوبەخشیە البەر گرنگیا کارێ خوبەخشیە و چاندنا هزرا خوبەخشیە ئەت ناوا مێشکێ مرۆڤاندا هەر ساڵ پێنجی دوازدە نەتەوێن ئێگرتی کریە ڕوژە بیرئانینا کارێ خوبەخشیە ئەم ژی ئەت ناوا vê xelekê da dê behsa karê xwe bexşiyêkeyn ku girêdanekê durust bikeyn edgel karên jîngehî jî ku bizanîn xwebexşî çi mana û mebestek il piş heye û dîsan rehên xwebexşiyê çi ne et nava ayînî da û çi felsefek il piş heye ev babet edgel zor berês mamoste Abdurrahman Sedîq dihêta gengeşekirin zor bixêr wê mamoste hêja مامۆستا وەکەمە ئاماژە پێدای هەر ساڵ پێنجی دوازدە نەتەوێن ئێگرتی کریە ڕوژە وەکو بژنێ بیرئانی ناوێ ڕوژێ کە کاری خوبەخشیە بهێتە ئەنجامدان مەژی دوێت گرێدانێکی دروست بکەین هەم دگەل کاری خوبەخشیە و هەم دگەل کارێ ژینگە دۆستیە لەوڕەمە دوێتن بزانین خوبەخشی چ مانا و مەبەستێک الپش هەیە و چ وەکو بژنێ معناکێ دەتەمەک و ئەم ڕوژانێت خۆدا کار بینین وای بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕاستە پێنجی دوانزەی هەموو ساڵێک ڕۆژی کاری خۆبەخشیە لە جیهاندا ئەم کارە خۆبەخشیە لەبەر ئەوەی ئەشێت لە هەر بوارێکی جادا بێ ئەو کاتە دەتوانین بڵێن هەر بوارێک سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ ژینگەی بێ هەر کەس لە بواری خۆی قسە لێ دەکە بۆ ئێمە گرنگە لە بواری ژینگەی قسەی لێ بکەین بەڵام سەرەتا پرسیارێک هەیە ئەڵێن کاری خۆبەخشی یعنی لە چۆ سەرچاوە دەگرێت دەڵێن بەلای کەمەوە لە سێ چوار سەرچاوە چۆن لە سێ چوار خاڵەوە سەرچاوە دەگرێت یەکێ لەوانەوەیە کە یعنی کاری خۆبەخشی کاتێ دێتە ئاراوە کە خاوەنی ئەو کەسە یا ئەو کەسە یا خاوەنی ئەو کارە خۆبەخشیە فائزێک یان زیادەیەکی هەبێ زیادە لە چی؟ ئەڵێن زیادە لە توانایەکی زیادی هەیە ینی چۆن؟ ینی توانای ئەوەی هەیە خۆی کارێکی هەیە و پاداشتی پێوەرەگرێ و موچەی پێوەرەگرێ لە لای حکوومەت بێ یا لە کەرتی تایبەت بێ توانای خۆی هەیە لە دەرەوەی ئەم توانایە شەشتا توانایەکی تری هەیە ئەوێ ئەو توانایش سەرفکە لە بوارێکی دیکەدا ئەو کەسە کە ئەو توانە زیادەی هەیە و دانانیشێت ئەو توانایی ونکات دێت ئەو توانایی لە بواری کاری خۆبەخشی سەرف دەکە یان دەڵێن کەسێک چۆن دەڵێ ئەزمونێکی زیادی هەیە ئەزمونێکی زیاد ئەمە چێن ئەو کەسانن کە زۆر جار خانەنشین دەبن کاری خۆیان تەواو دەکەن لە کەرتی تایبەت یا لە لای حکوومەت ئیدی دەڵێن لەسەر ئەو بنەمایی کە هەموو جا دەڵێن خانەنشینی نییە لە ژیان خانەنشینیە لە کار ئەم کەسە با تەمەنی 63 ساڵیش بێ ڕاستە خانەنشین بووە هەست بەواکە کە ئەزمونێکی دایە ئەم ئەزمونەی کە لەلایەتی بۆچی هەروە بفەوتێ بەفیڕۆ بچێ دێت خەڵکانێک کۆ دەکاتەوە لاوانێک گەنجانێک کەسانێک کۆ دەکاتەوە لە بواری کاری خۆبەخشیدا ئەزمونەکەی خۆی جارێکی تر دەجێڕێتەوە یا دەڵێن ئەو کەسە کاتی زیادی هەیە کات بۆ هەمومان پرسیارێکی ئەڵێن کەس کاتی زیادی نییە لە ڕاستی چونکە هەرچی دانیشتوانی سەر ڕووی گۆی زەوی هەمووی 24 سەعاتی هەیە لە شەو ڕۆژێکە هەموو وەکیەکە بەڵام خێرە هەندێک کەس کاتی زیادی هەیە دەڵێن ئەو کەسانن کە هەمومان ئەو کاتە زیادەمان هەیە بەڵام کە من ئەو کەسانی ئەو کاتە زیادەی دوای ئیش و کارەکانیان دوای ئیش و کاری خۆی دوای ئیش و کاری ناوماڵی کەس و کاری ئەوانەی دێچیەکە کاتێکی لێ دەمێنێتەوە ئەو کاتەی دەبەخشێ ئەو کاتەی دەبەخشێ و ئەم کەسە لە هەر بوارفتنە جانابێتەوەی چ دێتگەینیتە نەگەر بێژین کەسێکی تواناکە زێدە نەبیت یان کادێکی زێدە نەبیت ئەو کاری خوبەخشیە بێ بەشە بەمانایەکی تر ئەتوانین بڵێن هەموو کەس کاتێکی زیادی هەیە چونکە دەرکەوتو هەیەی بڵین کەنەی بێ بەخشراوە لە کاری خۆبەخشی نا بەبانایەکتر بڵێ هەموو کەس بەدڵنیایی کاتی هەیە زیاد نەت بیستۆ خەڵک چیاڵێ کاکەەوە بۆ چۆڕێ ئەڵێ وڵاچین بۆ خۆمان کاتە کوژین ئەوە کاتی هەیە بەس چی ئەی کوژێ کەسی خۆبەخش کاتەکەی ناکوژێ کاتەکەی زیندوو دەکاتەوە دەچێت بە کارێکی خۆبەخشی لە کارێکی باشدا سەرفی دەکات جا من دەڵێن بنەمای هەیە ئەم کاری خۆبەخشیە یعنی بنەماکانێکە تەماشای دەروون ناسی بکەی لەگەڵ قورئاندا تێکەڵی کەی بۆ دەرەکەوێ ینی خوداکە خاڵقی مرۆڤە ئاماژەی پێ کردووە یەکەم شت لەمانە پێ دەڵێن ئارەزوو یعنی ئەو کەسە لە ناخیدا ئارەزوویەک هەیە بۆ خێر ئارەزوویەکێ لە ناخیدا بۆ مرۆڤ دۆستی ئارەزوویەک لە ناخیدا هەیە بۆ زیادە ڕەویەک لە کاری خۆبەخشیدا چۆن خوددا دەفەرمێ کەسانی چاک ئەوانن
کە یەکێ لە صیفەتەکانیان ئەوەیە کە دەڵێن ئیننا إلى الله راغبون بەڵێ إنا إلى الله راغبون يعني تۆ يعني ئارەزویان لە چییە؟ ئارەزویان لە شتێکە وەک کورد دەڵێ لە ڕای خوا ئەڵێ لە ڕای خوا گۆ لێی بپرسی ئەم کارە کۆ پارەتە دێنێ لە نەوەڵە ئەی ئەمە بۆ ئەوکەی ئینا إلى الله راغبون کەواتە ئەمە مەسەلەیەکە دوو ئەڵێن ئیرادە لە دەروونناسیات ئەڵێن ئیرادە یعنی ئیرادەی وایە بەمانە بە کوردی ئیرادە بەمانایەک بڵێ یورید و ئەرادە یورید و ئیرادەتەن ینی ویستێک هەیە لە ناخیدا ئەوێ ویستێک هەیە هەر لەو کەسە چاکانش کە خوا لە قورئاندا باسییان دەکە ئەوانن کە خوددا لە قورئاندا دەفەرمێ کەسانێک هەن کاری باش دەکەن بە چ مەبەستێک خوددا دەفەرمێ یوریدونە وەجهە یعنی چی کوڕە لە ڕای خوا ئەو کارە دەکەن توریدونە وەجه اللهی یعنی ئەو کارە لە ڕێی خوادا دەکەن وأولئك هم المضعفون يعني بزانە ئەو کەسەی کە بۆ خوددا دەفەرمێ مضعف يعني وەکۆڵێ دەبڵ چەند بارە یعنی وەکۆڵێ شتێک بکەی بە دوو ئەوەندە شتێک بکەی بە دوو ئەوەندە یاخود چەند ئەوەندە یاخود چەند ئەوەندە بۆچی ئەوانن کە پاداشتیان چەند ئەوەندەیە ئەرکش نەبوو لە سەریان بەڵام دێن جێبەجێ دەکەن ئەلێرەوێ ئەمانە ئەتوانی بڵێ لە ڕووی دەروونناسی و قورئانەوە تەماشایکەی خاڵی سێمیان کە یەکەگرێتەوە پێڵێن پێشبڕچێ یا دەست پێشخەری هەرە پێی دەڵێ مبادرە ئینگلیز پێ دەڵێ ئینیشیتیڤ کوردیش پێی دەڵێ دەست پێشخەری یعنی دەست پێشخەریەکی هەیە بۆ کارەکە حەزەکە لەو کارەدا بچێتە پێش ئەمە ئەوەیە کە خوددا لە قورئان دەفەرمێ یوساریعون فی الخەیرات یوساریعون فی الخەیرات یعنی وەکو بڵێ دەست پێشخەری دەکەن لە کاری باش و لە کاری چاکدا ئەگەر ڕووی پێناسەی تەماشای ڤی چەمکەی بکەین مامۆستا چەمکێ خوبەخشیە پێناسەکە دقیقەیە بوو ڤی چەمکەی ئانژی ئەم دکارین بێژین ئەگەر کارێکی پەچەر بکەتن هەر بیتە کاری خوبەخشیە یانجی پڕامانەوەی چەند دێتێتن کو تو کارێکی بەردەوام بکەی ئەو جەت بیتە کاری خوبەخشی وشەکە دیارە کاڵی تەتەوع بە عەرەبی وشەی چۆن دەڵێ تەتەوع و کاری ڤۆلیۆنتەری ئینگلیز پێی دەڵێ و عەرەب پێی دەڵێ تەتەوع و کوردیش پێی دەڵێ کاری خۆبەخشی ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم کەسە کە بەکارەکە هەڵدەستێ جیاوازی دەکات لە نێوان دوو زاراوە زاراوە چییە؟ ئەجر و ئوجرە ینی پاداشت و وەکۆڵێ سوزانم بڵێم ینی وەکو بڵێ کرێ بەمانە پاداشت و کرێ پاداشت کرێ ینی چۆن ینی وازحە ئوجرە کرەیەکە وەری دەگری لە بەرامبەر کارێک ئەڵێن کرێ کار کرێکار یعنی چی یعنی کار بەکرێ کار بەکرێ دەکا بەکرێ دەکا بەس کە دەڵێ ئەجر ئەو پاداشتەیە کە تۆ معنەویە پاداشتێکی معنەویە بۆیە دەڵێن سەرمایەدارەکان پیاوە دەوڵەمەندەکان ئەوەی لە پارەیە دەوڵەمەندە دەڵێن سەرمایەکەی چییە؟ دەڵێن سەرمایەکەی پارەکەیەتی دەڵێن لە کاری خۆبەخشی کەسی خۆبەخش سەرمایەکەی بریتە لە چی؟ سەرمایەکی کۆمەڵایەتیە لە نێو کۆمەڵگەدا خەڵک دەستی بۆ درێژ دەکەوت تا ئێمەش ئێستاکە باسی کەسانێک دەکەین لە مێژوودا پشتە سلێمانی هەموو سلێمانی باسی کەریمی عەلەکەت بۆ دەکەن ئەو پیاوە مەسیحی کەوا لە خەمی خەڵکی سلێمانیدا بۆ نمونە ئەم ناوانەی کە ئەوا بوونە لە بەسەند ئەڵێن مەلافەندی لە هەولێر بۆ نمونە ئەڵێن سەی ئەحمەدی خانەقا لە کەرکووک ئەمانە کەسێک بوونە کاریان کردو لە خزمەتی کۆمەڵگەدا و لە خزمەتی کۆمەڵگەدا ژیاون بەڵام هیچ پاداشتێکیان لە کۆمەڵگە نەویستووە هیچ پارەیەکیشان لە کۆمەڵگە نەویستووە ئەم کاریان لە ڕای خوا کردووە لە ڕای ئینسانیەتا کردووانە لەبەر ئەوەیە ئەمانە بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ ئینسانێک کە کاری خۆبەخشی دەکات چ دەڵێ ئەگەر بڵێ بە زمانی حاڵ چ دەڵێ ئەڵێ لا نريد منكم جزاء ولا شكورا نەپاداشتمان لە ئێوە دەوێ ئەم کارەتان بۆ دەکەین نەکرێمان لێتان دەوێ نەسوپاسیشمان دەوێت بەنانە سوپاسیشان ئەگەر سەحکەینە سروشت و تابعی کاری خوبەخشی مامۆستا تەنانەت قورئانە پێروزدا یانژی ئاخفتنە سەرزاری خەڵکیژی هەروەساتێتن کە کارێکی تاکیە فەردیە تێتە ئەنجامدان ئەرێ ئەگەر کاری تاکی فەردی بیتن یعنی کۆمەڵ و ڕێکخرا و حزب و ئەوە هەمی بەدەرن لێ چەندێ بۆیە یەکێ لە شتانی کە پێویستە ئاماژەی پێ بکەین دواتر بە وردی ئەو خاڵەیە ئەوش ئەوەیە کە کاری خۆبەخشی دەکرێت بە تاکیش بکرێ و دەکرێت بە شێوازی دامەزراوەیش بکرێ بە هەردوو دیوەکە دەتوانی بیکەیت لەبەر ئەوەی کە کەس گلەی نەبێ بڵێ وەڵای من حزبم نییە ناتوانم کارێکی وا بکەم یەکێکی دی دەڵێ وەڵای من ڕێکخراوم نییە ئەم کارە خوددا بە شێوازی فەردیش باسی دەکا بە شێوازی فەردی باسی دەکا و بە شێوازی کۆش باسی دەکات جارێکی دیکە لەبەر ئەوەیە کە کاری خۆبەخشی دەکرێت بە تاکە کەسێکش بکرێ بە تاکە کەسێکش دەتوانێت کاری خۆبەخشی بکات چوە کاری خۆبەخشی
دەچێتە ئەو خانەی کە زۆر جار بە شێوازی کۆ گرفتیشی بۆ دروست دەبێ هەر دەبێ ئاماژەی پێ بکەین هەروە ئاسانیە لەبەرەوە بە شێوازی سەرەکی ئەمە پەیوەستکەیتەوە بە ژینگە ئەمە پەیوەستکەیتەوە بە ژینگە خەڵکانێک کەسێک دوان سیان چوار کۆ دەبنەوە دەڵێن با بچین ئێمە ئێستا زستانە بۆ نمونە ڕەنگە ئەو ئاوەڕۆیی گەڕک ئەو ئاوەڕۆیی گوندەکەمان بگیرێ تووشی گرفتووی لافاو بین با بچین پاکی کەینەوە ئەمە کارێکە لە بواری ژینگە پارێز یا با بچین دەوروبەری گوندەکەی خۆمان کەسکەین و درەختی لێ بچێنین و سەوزیکەین یان مەسەرەن خەڵکی گوندێک و ناوچەیەک دەڵێن با لە مەودووە بڕیار بین ئەم ئاژەڵە کێویانەی کە لە ناوچەکەی ئێمەدا هەن بیان پارێزین نێنە کوشتن نێنە ڕاوکردن یا بەمانایەکی تر کەسانێک کۆ بنەوە ئەڵێن با بە شێوازێک گروپێ دروستکەین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان قسە بکەین لەسەر بواری ژینگە و پێویستەکانی بواری ژینگە یان کەسانێک کۆ دەبنەوە گردبوونەوەیەک دەکەن گردبوونەوەیەک دەکەن دەڵێن ئەم گردبوونەوەیمان لە پێناوی ئەوەیە وەکو زۆر شارەکانی کوردستان بین ئەو کاتی درەختەکان سوودا گردبوونەوەیەک دەکەن دەچنە بەردەمی شوێنی دادگا یان شتێک پێشکەشی داواکاری گشتی دەکەن پێکەوە یا بە تاقی تەنیا مرۆڤ هەیە بە تاقی تەنیا چۆن دەڵێ دەست پێشخەریەکی هەیە لەو بوارە بە تاقی تەنیا خۆ پیشاندانێکە کاوەکو یەک کەس یان گردبوونەوەیەکەکەن لە دادگا یان شەکوا دەکەن لە دادگا دژ بە کۆمپانیایەکەوە دژینگەی پیس کردووە یا بە چەند کەسانێکەوە بوونەتە لە بەردەمی داواکاری گشتی هەوڵەدەن داواکاری گشتی بجوڵێنن بۆ ئەوەی لەسەر ژینگە بێتە وەڵام بەڵێ ئێکش مەبستاد وەکو بیژنێ حاڵەتێک دەڤێرە بادینان کە بیژنێ دەوروبەرێکێکیش گوندان مەزنەی گوندی بڕیاردا کە پارچێن عەرزی لەسەر خەلکی هەژار دابەش بکەتن بۆ یەکی کە گوند نهێتە چۆڵکردن گوند هەری ئاوەدان بیتن ئەڤەژی چیتت وی بواریدا کە بێژین خزمەتکردنا ژینگەیە و خزمەتکردنا ئاوەدانکردنا گوندین کوردستانیە ڕاستە کەواتە دوو چەمک هەیە ئێستا بێ ئاگاداری بین یەکیان ئەوەیە تۆ لەبیرتە ڕۆژێک باسمان کردوتمان ڕۆژی جیهانی کاری خێرخوازی بەێ ئێستا دەڵێن ڕۆژی جیهانی 5/12 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کاری خۆ بەخشی کەواتە کاری خۆبەخشی لەگەڵ بەخشین لەگەڵ کاری خێرخوازی ئەمانە هەموو جیاوازیان هەیە بەمانایەکی تر با بڵێیت کاری خۆبەخشی فراوانترە لە کاری خێرخوازی کاری خێرخوازی عادەتەن چۆن دەڵێ ڕەهەندێکی مادی تێدایە ینی چۆن ینی تۆ بۆ هەوی ئیشەکە ئەنجام بی ئەبێت پارە سەرفکەی بێ پارێ سەرفکەی کۆمەڵی ئەرز بکڕی تەوزیعیکەی کۆمەڵی خانوو بکڕی ژمارە خانوو بکڕی دابەشیکەی بەسەر فەقیرە کۆمەڵێک با بڵێن جلوبەرگ و شمەک بکڕی دابەشیکەی بەسەر کەم دەرامەت و هەژاراندا یعنی هەمیشە ڕەهەندی مادی تێدایە لە کاری خۆبەخشی مەرج نییە کاری خۆبەخشی نزیکەی ئەتوانی بڵێ ژماردویانە ڕێکخراوەکانی بواری کاری خۆبەخشی 135 کار هەن کە مادەشی تیا بەکار ناهێنرێ بۆ یەوترێ خۆبەخشی چونکە هاتۆ خۆی بەرچکوتمان عەرە بڵێ تەبەڕوع دوالە تەتەوع کوردیش بە تەتەوعەکەڵێ کاری خۆبەخشی بەوەی تر دەڵێ بەخشین بە تەبەڕوعەکە تەبەڕوعەکە ئەوەیە کە تۆ مادەیەک پارەیەک دەبەخشی منی دەمە تۆ توش ئەچیویەکی بەکارێک بەڵام ئەمەی تریان کە بریتە لە کاری خۆبەخشی ئەڵێ من بۆ پارەم نییە گرێدا بتوانێت خۆ بەخشی خۆم بەخشیوە من هاتووم ئەمە منم ئیشێکم بۆ بدۆزنەوە چی بکەم من ئەتوانم شتێ بکەم ئێوە پێم بڵێن چی بکەم ئەوە لەبەرەوە کاری خۆبەخشی فراوانترە لە کاری خێرخوازی تەتەوع یا بە بڵێن کاری خۆبەخشی فراوانترە لە چەمکی بەخشین بەێ مامۆستا لێرە مەترسیەک دوێرەدا دروست نابیتن دەمە کاری خۆبەخشی دروست بیتن یعنی هەڕامەکیەک تێدا دروست ببیت یان کوڕی خستن تێدا دروست نەبیتن یعنی کارێک بهێتەکردن کە نەت ئاستێکی پێویست دابیتن ئەری پێویستی پێچەندە نییە کە کاری خۆبەخشیێژی ڕێکخرا خولی بکەنە خدان و کە ڕێک پێخن و تەنزیڵ ئەبێ ئەوە ئاماژە پێ بکەین کەەوە گرفت هەیە لە بەردەمی کاری خۆبەخشی گرفتی هەیە لە ئەمە کاتی شابێ باستەوەش بکەین بە درو درێژی کە چۆن ڕاست کرێتەوە زۆر باشە کەواتە مامۆستا بچینە سەر چەمکی ئاینی وودگەل چەمکی خۆبەخشیە ئەرێ چ فەلسەفەیەک و چ ڕامانێک پشت چەمکی خۆبەخشی هەیە و چ ئاماژەیەک هەیە ناوە ئاینیدا بەحسا چەمکی خۆبەخشی کرد بڕوانە وشە قورئانیەکان زۆر وردن بە وردیەکەی خۆیان بە یەک وشە بۆمان دەرەخا کاری خۆبەخشی چۆنە بۆ نمونە ئەگەر تەماشاکەی خودای گەورە لە قورئاندا دەفەرمێ تۆ وشەی تەتەوعت لەکوێ هێناوە ئەم وشەیە عەرەب کاڵێت تەتەوع قورئانیش باسی کردووە وشەیەکی خوداییە وشەیەکی قورئانیە لەبەرەوە خوددا دەفەرمێ قل ئەنفقوا طوعا ئەو کەرهەن طوعا ئەو ئەمە بەسمان لەو دوو وشەیە کەواتە دەڵێن
هەندێک جار زاراوە ئەگە نەتزانی ماناکەی چییە بە پێچەوانەکەی دەناسیتەوە بله کەوتت تۆڵی سپی چییە ئەڵەن سپی پێچەوانی تعرف الأشياء بأضدادها وانە کەواتە شتەکان بە دژەکانیان دەناسرێنەوە شتەکان بە دژەکانیان دەناسرێنەوە کەوتت بەرز ئەزانی نزممانەی چییە کەوتت ڕەش ئەزانی سپیمانەی چییە بله کە فەرمووی خوددا طوعا ئەو کەڕها کەڕ یعنی چی کەڕ ئەوەیە زوری لێکردن بەڵێ شتێکی لە کوردەواریە شتێکی ئەڵێن فلانە کەس ئەڵێ سوخرەی پێکەی یعنی ئیشێکی پێەکەی بەدڵیشی نییە و هیچی نادەیتێ لەبیر تا سەردەمی ڕژێم ئەوەستان بار هەڵگرەکانی عێراق بە کورد و عەرەب بار هەڵگرەکانیان ئەگرت ئەیان برد کاری سەربازیان پێیانە کرد هیچیان پێ نادەن خاوەنی بار هەڵگرەکانیش ئەم کاریان هیچ پێخۆش نەبوو ئەگوت کارەی چیت کردو ئەمڕۆ دەیگوت سوخرەیان پێ کردو کەواتە لە قورئاندا چۆن دەزانی کەڕه طوعا ئەو کەڕها کەڕ بریتیە لەو کارەی کە پێت دەکەن بە زۆر حەزیشت لێ نییە ئەی هەندێک کاریشی حەزت لێ نییە بەس چۆن دەڵێ پێت ناخۆش و خۆت دەیکەی ئەو لە قورئاندا پێی دەڵێن کوڕه وعسى أن تكرهوا شيئا ولو بابيه كواتا قال تماشاكي حملته أمه كرها ووضعته كرها يعني من البون أزاري هي ناخوشة بس أفرتان لبيناوي جنان لبيناوي وچا خصنوا ونوا خصنوا بروسيكا چند دكتورة كان لبيناوي أوي من داليان ببي خو بيد علي آخر خو من دالبون زحمة قرصة ناخوشة وانيا بس دالين راستا ناخوشة راستا بآزارة بس آزارك خود ديوي يعني خودت دتوي لبر أويا وشي كره بريتيا لو كاري كبآزارة بلام خود حزل لي وكو كساني قال اللاوان بعشقة ببرو بيري مرقوة بو شو الروي كاكا بو شهيدون الروح ما بس ما بوكا كره مان جاكر دوا بله كواتا كره شيا خدا القرآن ده فرمي ولا يحل لكم أن ترثوا النساء كرها جاء لكرها كواتا كره بيتشواني طوعة كواتا كاري كره أو كاري كبيت دكن بزورو هيج پاداشتێکی لە دوانیەوە پێشت ناخۆشە و بە زۆر پێت دەکەن کەرها پێچەوانەکەی ئەو چیە خۆبەخشیە کەواتە خۆبەخشی بریتە لەو کارەی ئارەزومەندیت و خۆت دەیکەیت و پاداشتی دنیاییشی لەسەر نییە بەڵام هەر دەیکەی هەر لەبەرەوەی خوددا لە قورئاندا دەفەرمێ ڕۆژگارێک یا با بڵێم زەمانێک ئەم ئەرز و ئاسمانەکە دروست دەبێ خوددا بە ئەرز و ئاسمانەکان چ دەفەرمێ ئیئتیا طوعا ئەو کەرها یا بە ئارەزومەندانە بەرەو ڕێنمایەکان و یاساکانی خوداوەرن یان بەبێ ئارەزومەندانە ئەلێرەوەی دەوترێ خوددا لە قورئاندا دەفەرمێ وەلەه ئەسلەمە ئێستاکە ئایا تەواوی دنیا موسڵمان بوونە نا بەڵام خوددا دەفەرمێت تەواوی دنیاش موسڵمان بوونە ئەوە چۆنە وەلەه ئەسلەمە من في السماوات والأرض طوعا أو كرها أو معنی چییە یعنی ئەو کەسەی کە خوددا ئەم کەونەی دروست کردو ئەم بوونەوەرەی دروست کردو یاسای بۆ داناوە بڕوات بە خوددا هەبێ یان نەبێ یاساکانی خوددا هەر بەسەر تا ئەڕوا کەواتە تۆ تەسلیمی یاساکانی خوددا بوویتە یعنی هەموو کەسێک ئێستا باوەڕدار بێ و بێ باوەڕ بێ مسلمان بێ و نامسلمان بێ تۆزێ مەترێک لە ئەرز بازدا و بەرز بێتەوە هەر دێتەوە ئەرز یعنی چی یعنی یاسای چێشکردن و جاذبیە یاسای جاذبیە مسلمان و کافر وشت ناناسێ هەموو شتێک بەرز بوو لەسەر ڕووی زەوی کە بڵند بوو دێتە خوارەوە بۆ چونکە یاسای جاذبیە مەبەستم چی بوو ئەوەیە کە خوددا دەفەرمێ طوعا ئەو کەرها یعنی زۆر یاسا هەیە لە گردوونە ئێمە تەسلیمی بووینە بەپێی ئەو یاسایە کاریگەری بەسەرمانەوە هەیە ساردە زستان ساردە و هاوین گەرمە اینجا پێت خۆشە و پێت ناخۆشە ئەمە چییە وەلەه ئەسلەمە من فی السەماوات طوعا ئەو کەرها کەواتە ئێمە لە کۆی ئەم سێ ئاەتە چیمان بۆ دەرکەوت بۆمان دەرکەوت کاری خۆبەخشی لە ڕوانگەی قورئانەوە بریتێ لەو کارەی کە ئارەزومەندانە دەیکەی خۆبەخشانە دەیکەی چۆن دەڵێ چاوەڕی پاداشت لە خەڵک ناکەی منەت بەسەر کەسیشەوە ناکەی چاوەڕی تەنانەت سوپاسیش لە کەس ناکەی لا نورید منکم جەزاء ولا شکورا ئەلێرەوەی مەسەلەکە گرنگە بۆ وا دەکەی لەبەر چی وا دەکەی یعنی ئەم کارە هەندێک کەسە لە وڵا فلانە کەس ڕەنگە شێت بوو بێ یعنی خۆی دۆزیوەتەوە ئەم کارانە دەکا و هیچ پاداشتێکیشی نییە ئەو کەسەیەکە بە پیری داواکانی یا بەدەم داواکاریەکانی خودداوە چووکە خوددا دەفەرمێ ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم بۆچی دیکە تێئەگا ئەو کەسە هەر کەس بە پێی ئاینی خۆی وا تێگەشتووە کە ئەم کارە زیادەیەی کەس پێی نەگوتم بیکەم من ئەیکەم لە پێناوی مرۆڤایەتیدا فإن الله شاكر خوددا سوپاست دەکە بۆیە لا نورید منکم جەزاء ولا شکورا علیم چه پێ دەزانێ خوددا پێ علیمە و خوددا پێی دەزانێ ئەمە
سوودی خۆتی تێدایە بۆیە خوددا دەفەرمێ وەمن تەطەوع خەیرا فهو خەیر له هەر کەسێک زیاد لە توانای خۆی زیاد لە کارەکەی خۆی و مەجبوریش نەبێ کارێکی خۆبەخشی ئەنجامدا خێری خۆی تێدا دەڵێ خێری خۆی کامەیە لەو کەسانە بپرسە کە کاری خۆبەخشی دەکەن دەڵێ هەست بە ئاسوودەیەکی وجدان زۆر دەکەین کە ئەم کارە دەکەین چۆ کەس پێ نەکردوین بە ئارەزومەندانە خۆمان کردومانە بپرسە و ببینە لەو کەسانەی کەوا کاری خۆبەخشی دەکەن لێیان بپرسە کە هەست بەچێ بارێکی دەرونی ئارام دەکەن هەست بەچی دەکەن دڵخۆشکردنی ئینسانێک بەو کارە خۆبەخشی تۆ دەیکەی ئینسانێک دڵخۆش دەکەی کە ئینسانە دڵخۆش دەکەی لە ئەنجامە ئەو دڵخۆشی لە دەموچاو و لە ڕوخساری ئەو کەسە دەیبینی هەستی پێ دەکەی کەوا هاتۆتە ناخی تۆ جارێکی تر بەو کارە خۆبەخشیت بینای چۆن دەڵێن نەوەیەکی داهاتوو دەکەیت چونکە نەوەکانی داهاتوو ئەم نمونانە دەبینن خەڵکانێکن لە پێناوی مرۆڤایەتیدا کاری خۆبەخشی دەکەن ئەوانیش جارێکی تر لەوانەوە فێر دەبن بەمانایەکی تر کەسی کە کاری خۆبەخش ئەنجام دەدا قیمەت و بەهای ژیان تێدەگا دەزانێت ژیان تەنها خەو و خواردن نییە زۆر باش مامۆستا بەسەکەر ئەم vê çendê bizivڕینە بەر سەرچەمکێ ژینگە دۆستیەژی بۆ نمونە ینی بۆچی ئەم نابینین یعنی ناوە باژارێکێدا کە باژارێک زۆربەی هەرە زۆری موسلمانن و ئەف مەفاهیم و ئەف تێگەنجە نابێتە بە حەستکردن هەموو گوهلێژی بووینە بەلێ بۆچی بەرامبەر ژینگەهێ کارێکی خوبەخشیە ناهێتە ئەنجامدان ئانکو نەبیە دیاردە ئەف چەندە من پێم وایە بووە پێم وایە لە ماوەی ڕابردوودا تا ئێستاکە لەم ماوەی لە ڕاپەڕینەوە بۆ ئێستاکە زۆر دەبینی یعنی بەس ئەوەندەیە چاودێری بکەین چۆن دەڵێن ئێمە ئاوێک کە دێتە بەردەستماندەی خۆینەوە بێ سێودوولێکردن ڕاست ئاوەکە دەخۆینەوە بەس هەر کەسێک لێمان بپرسێ بێ زەحمەت ئەو ئاوم دەرێ بیخەمە ژێر مایکرۆسکۆپ بزانم چۆنە شتی لێ ئەدۆزێتەوە کەواتە ئەو کەسەی شتێ بخاتە ژێر مایکرۆسکۆپ دەیدۆزێتەوە من بە تەمەنی خۆم لە بواری ژینگەدا لە ڕاپەڕین و بەلایکەم و تا ئێستا ببینم کاری خۆبەخشی لە بواری ژینگەدا زۆر بووە لەبەر ئەوە دەشی بینی ئەم ڕۆژە من و تۆ قسەی تێدا دەکەین بۆ ئێستا و ئایندە ژینگە دەبێتە یەکێک لە چۆن دەڵێ بەس ئەو بارودۆخە ئابوووریەمان لە کۆڵ بێتەوە ئەو بارودۆخە ئابوووریە خراپەمان لە کۆڵ بێتەوە بودجە چاک بێ و موچە لە کاتی خۆیان بدرێ و خەڵک چۆن دەڵێ گۆرانەکە دەڵێ ئەگەر خەمینان لێم گەڕێ ئەگەر خەمینان لێم گەڕێ یعنی ئەم خەمەمان نمێنێ خەمینان بە مانای خەمی بودجە و خەمی موچە من پێم وایە وەکو ساڵانی پێشەوەی ئەم قەیرانانە خەڵک چاک لە بواری ژینگەدا کاری خۆبەخشی کردو کێشا سەرەکی دوێرە دەما مستاوە دەما بینیتن ینی جەیەکی پیسان یە بێ سەروبەرە یعنی ئەرکی خو نزانیتن بەلکە وەسا تێدگەیت بیشتنە بە ئەرکی حکومەتێ ما من چ ئیش پێس بچم هەلگرم ئەمە ژێکێکە لەو کارانە ئەجا پێتم وت ینی بزانە ئێمە وتمان ئەو کەسەی کە کارێکی خۆبەخشی ئەنجام دەدا ئەو بیرکردنەوەی نییە ئەو بیرکردنەوەی هەبێ ئەوەیە عکسەکەیەتی چۆن ئەوانەی کە کاری خۆبەخشی ئەەکەن نا حکوومەتیان لە بەرچاوە چەندجا گوتومە یعنی ئەو کارە چۆن دەڵێ کە دەیکەی بۆ حکوومەتی ناکەیتۆ تۆ خۆت بە خاوەنی ئەو خاکە دەزانی ینی چۆن یعنی دەڵێن کاری خۆبەخشی بەهای هەیە کاری خۆبەخشی بەهای هەیە نرخی نییە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن دەڵێ لێکۆڵینەوەیەک یا توێژینەوەیەکیان کردووە لەسەر کاری خۆبەخشی دەمان لە وڵاتان ئێستاوەنی ئەوەی گوێی لێمان بێ لە ئەوروپا و لە ئەمریکا دەزانن کە ئینسان لە ئەوروپا و لە ئەمریکا هەموو هەفتەیەک چەند سەعاتێک کاری خۆبەخشی دەکات من ژیا چندی بپرسمەوە سەیبەرەسەکەر تەماشای زانکۆین ئۆروپی و غەربی بکە شێوازێکی گشتی دەمادگەتە مەرحەلە 3 و 4 ئەو بخوت چیتە کۆمپانیا و جیا ناوێ خود تۆمارتکردن کە ئەس ئامادەمە هەندە سەعاتا ڕۆژانە کاری خۆبەخشی ئەنجام بدەم ئەری بوو شێوە نەبیە دیار دەلدەفمە ئەمەیە یعنی بێت لێرە ئەو جیاوازیە بکەین جا بەسم لێکێ لە توێژینەوەکان ئەوەیان کردووە ئەو کەسەی کاری خۆبەخشی کردووە ماوەیەک هاتون پارەیان پێداون دوای کە پارەیان وەرگرتووە ئەو کەسانە دوای ماوەیەک ینی چۆنەڵێ جارێکی تر لە دەرەنجامەکانیان لێکۆڵینەوە توێژینەوەیان کردووە دەرکەوتووە ئەو کەسانە سارد بنەوەتەوە لە کاری خۆبەخشی گوتیان جاران کە کاری خۆبەخشیمان دەکرد سەرەتا ئەوان نەیانزانێ و تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت ئێمە بۆ بەهاکەی کارمان دەکرد بەهای کاری خۆبەخشی زۆر گەورەیە لە هیچ ئینسانێک داوای سوپاس ناکەین لە هیچ ئینسانێک داوای پاداش ناکەین بەس ئێستا هەستمان کرد کارە خۆبەخشیەکەمان فرۆشت کە ئێوە پارەتان پێداین ئێستا هەستمان کرد قیمەتی کارەکەمان جاران ئەمان گوت ئەم کارە بۆیە چاوەڕێی سوپاس و پاداش لە ئێوە ناکەین هەر خوددا دەزانێت مەگەر نبینی لە فەرموودە و لە ئاەتەکان و لە فەرموودەدا چی هەیە ئەوەیە کە مەلائیکەش کە کاری خێرت بۆ بنووسێ پێغەمبەر دەفەرمێت درودی خۆی لەسەر ئەویش نازانێ بایەخی ئەو کارە چەندە و چەند بۆ بنووسێ
فاكتبوه كما قال عبدي يعني خدا دەفەرمێ چۆنی کرد و چۆنی گوت ئێوە هەر ئەوە بنووسن خدا خۆی دەزانێ پاداشتەکەی جا بەبەستم چی بوو بەبەستم ئەوە بوو ئەبێ بزانین کاری خۆبەخشی قیمەتەکەی و بەهاکەی لەوەیە کە نرخی نابێ بۆ مەزنتر بیتن مەزنترە لە نرخ کەی نرخت بۆ دانا بچووکە بێت دەستت خۆش مامۆستا ئەگەر تەماشای هەر مژارێکی بکەین مامۆستا دەبینی گەلک ئاستەنگ و گرفت ئەتڕێکا وی کاری دەهەنە نام بەحسا کاری ژینگەیی و کاری خۆبەخشیت بکەین ئەرێ گرفتێن وێ بدیتناتە چ تشتم بە ئەزمون دەڵێم نەک بە خوێندنەوە یعنی کە کاری خۆبەخشی دەکەی لە قسەی خەڵکەوە بەشێک لە خەڵک یا زۆرێک لە خەڵکیش وەڵا شتێکت بۆ دەرەکەوێ بۆ دەرەکەوێ گرفتەکان ئەمەیە یەکەم شت پێ دەڵێن تۆ خزمەکاری خەڵکی تۆ قچێتەوە بۆ خۆت کرە بە خزمەکاری خەڵک یعنی بکەنەوە وشەی خزمەتکار لە کوردەواریدا وشەیەکی جوان نەبووە یەکێک خزمەتی فلانەکە و خزمەتکاری ماڵی فلانە و بەم شێوازانە کە تۆ دەی کارێکی خۆبەخشی دەکەی بەشێک لە کۆمەلگا گرفتەکە لەکوێ ئەوە پێ دەڵێن کاکە تۆ چیت خزمەکاری لە خۆتەوە میشانە دەکەی ئەمە وشەیەکە عیبی تێدا نییە ئینسان خزمەتکاری وڵاتی خۆی بێ خزمەتکاری نیشتیمانی خۆی بێ خزمەتکاری ماڵی گەورەی خۆی بێ ماڵە بچووکەکەی ماڵی خۆیەتی و ماڵە گەورەکەی ماڵی نیشتیمانە ئەمە وەکو گوتم ینی بەهای ئەوەت پێدا قەدری ژیان دەزانی بەهای ژیان دەزانی کارێکە خۆت کردوتە خەڵک مافی ئەوەی نییە ئەم پرسیارت لێ بکە ئەمە یەکەم گرفتە ئەگەر لەمە تێپەڕیت لە قسەی خەڵک دەرباز بووی ئەمی کە کورد دەڵێ لۆمەی خەڵک لە لۆمەی خەڵک دەرباز بووی ئەتوانی بڵێ گرفتێک لە گرفتەکانت تێپەڕ کردووە ئیدی تۆ ئەو کارە بە عیب نازانی یان لە وڵاتی ئێمە گرفتێکی تر هەیە کاری خۆبەخشی لە کاتی قەیراندا بەس کاری خۆبەخشی هەیە لە کاتێکدا لە کاتی خۆشیشدا دەبێ هەبێ ینی کاری خۆبەخشی پەیوەست نەکراوە تەنها بە کاتی قەیران کە قەیرانەکە تەواو بوو نە هەموو کاتێک هەموو 24 سەعاتێک هەموو هەفتەیەک هەموو مانجێک هەموو ساڵێک کاری خۆبەخشی دەبێت لەگەڵیدا بەردەوام بێ بە شێوازی جیاجیا هەبێ یا هەندێک کەس گرفتەکە ئەوەیە دەڵێن جاکا کە من خوا پێی نەداوم ئەو خوا پێداوانە لە کوردەواریە بە دەوڵەمەند دەڵێن خوا پێداو ئەو وشەیە هەڵەیە ئەو وشەیە هەڵەیە کابرایەک بە فڕ و فێڵ و گەندەڵی پارەی کۆ کردبێتەوە گوناها بڵێ خوا پێداو خوا ئاوا نایدا بەلەگەرم تەماشای تێکستێن ئاینی بکەین کە بێژین خودی ڕەزاقە یعنی کەسێکش ڕشقەوی زۆر بوو کەواتە خودی پێدا ئالێرە گرفتەکە جا بۆچی پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی ڕۆژی قیامەت ڕزگارتان نابێت لە 4 پرسیار هەموو یەک پرسیارە بەس دەربارەی پارە فەرمووی وعن مالیهی وانە کەیف اکتسبه وفیما ئەنفقه و بەس پارە دوو سوالی لەسرە چۆنت پەیدا کرد لە چیدا سەرفت کرد کەواتە خدا ڕەزاقە بەخێر خدا ڕەزاقە بەخێر بە چاکە ئەو کەسە چۆن دەڵێن ئەڵەن فلانە کەس ڕزق و ڕۆزیەکەی هەمووی حەڵاڵە ئەوە کاری خوا پێدانە چونکە بۆ بە حەڵاڵ پەیدای کردو جوانە ئەوە بخێتە پاڵی خوددا بەس گەندەڵیەک دزیەک لە ماڵی گشتی پێی دەوڵەمەندبی پێی ناوترێ خوا پێدا ئەوە هەڵەیە با بێمەوە سەرباسەکە کەواتە خەڵکێک دەڵێ کاکە من نیمە خۆ نەمان گوتوە تەبەڕوع بکە نەمان گوتۆ پارە ببەخشە تاوڵێ من نیمە خۆبەخشی وانە ئاوی درەختێک بدەیت ئاژەڵێک ڕزگارکەی لە گرفتێک ئینسانێک ڕزگارکەی لە گرفتێک ئەمە هەمووی بە دووشە وانە سەر بێختنەوە جەنابێت مامۆستا بەڕێسەکە بەراوردە بکەین ناوبەرە جیلی قەدیم و جیلی وێگافکەیەکە بێژین گەنج و دان عەمرەکان تەماشای دان عەمرەکان بکەی گەلک پەڕوشن یعنی بۆ ژینگێ بۆ خاوێنیا ژینگێ یعنی تشتێکی ببینین سەر شارعێکی دەبینی دە هەلگریت هەکە کردیە ناو بەلیکە خوددا دە هەلگریت بەلێ گەنج ئەف احتیمامە گەلک دەفنینە ئەوە بوو چ بەدگەڕێتن تۆ ئەوە هۆکارێکی سەرەکی ئەوەی ئێمە ڕۆژگارێکی زۆر سەختماندیوە ڕۆژگارێکی وا سەختماندیوە زۆر ناخۆشە بەراوردێکین هەمیشە لەگەڵ ئەو ڕۆژگارە سەختەیە یعنی مەبەستم ئەوە بوو یعنی خەڵک ئێستا لە بیرینێ من نمونەیەکت پێ بڵێم ساڵی 92 حکوومەت دامەزرا هەڵبژاردنەکان لە ئایار بوو لە مانجی مایس مانجی 5 92 دەوروبەری مانجی 92 حکوومەتی هەرێم یەکەم کابینەی دروست کرد لە یەکەم کابینەکە حکوومەت دروست بوو لە نێو بازاری هەولێر لە نێو بازاری هەولێر یەکێک لە چۆن دەڵێ میوانێک لە کەرکووک و ئەو شوێنانی ترەوە هات بوو بۆ هەولێر کە ئۆتۆمبیلەکەی ڕاگررت بوو لە شوێنێکی هەڵەدا باڵێن وانێ مخالف مرۆ شتێکی بۆ نووسی بوو بە کوردی یعنی ئەوە سەرپێچی و ئەوە سزاکەی ئەوەندەیە هەڵێ گرت زۆری پێخۆش بوو ئەیگوت نەمردم ئەوەم بینی کە سزای سەرپێچەکەم بە زمانی کوردی حکوومەتێکی کوردی هەیە بۆی نووسیوم ئەمە هەستێکە خەڵکێک لە تەمەنی هەبووی هەستی پێکە چکە بۆ ڕۆژێک ژیاوە بە چاوی خۆی ئەوە ببینێ چەند سزاش درراوە جامە بەستمەوە بۆ مەسەلەی نیشتیمان پەروەریەکەیە
لەو حاڵەتەدا دەتوانانی بڵێ بەشێک لەنەوەی ئێستا ڕابردوەکەی نەدیوە تا بەراوردیکە نەوەی ئێستا چۆی دیوە لە 91ەوە بەخۆشی با بڵێن بەلای کەمەوە لە دوای 95 ئەوانەوە لە 90 بەرامبەر بە خۆراکەوە کە ڕۆیشت یا با بڵێن 2003 آخر ئێستا گە بڵێ 2003 تا ئێستا کە 17 ساڵ ئەو کاتە ئەو کەسە 5 ساڵش بوو بێت تەمەنی ئێستا 22 ساڵە ئەتوانی بڵێ لە ڕوخانی ڕژێمەوە هەتاوەکو گەشتونێتە 2014 و پێشی داعش خۆشی دیوە ئێستا ناخۆشی دەبینێ ئەو گەنجەی ئێستا هەیە لە ڕوویەکەەوە ناحەقی نییە بۆ چونکە ئێستا قەیران دەبینێ سەردەمی داعشیشی بینی لەگەڵ چی بەراوردێکە لەگەڵ ئەو ساڵە خۆشەی 2003 تا 2014 ئێمە چۆن بووین تەمەنی ئێمە هەموو سەردەمی ڕاپەڕین بەراورد دەکەین لەگەڵ سەردەمی ڕژێم و بەعسە کە ئازادیمان نەبووە ئەومانەی چی ئەو بەراورد دەکەین بێمەوە سەرباسەکە یەکێ لە گرفتەکان ئەوەیەکە لە بواری کاری خۆبەخشیدا دەکرێت یعنی کەسێک وەکو ئاستەنگێک لە بەردەمی خۆیان دەیبینێ دەڵێ من چی بکەم خۆ من ینی لە گروپێکدا نیم ئەو تۆ لە سەرەتا گوتت دەڵێن کاری خۆبەخشی گروپی ناوێ کاری خۆبەخشی حیزبی ناوێ ئەتوانی بەتاقی تەنیاش کارێکی خۆبەخشی خۆت ئەنجامی بدەیت یان ئەوەی کە گوتم ئەوەڵجار دەڵێ اینجا خۆ من خزمەکاری خەڵک نیم ئەو هەستت نابێ هەبێ ئەوە خزمەتکاری نییە بۆ خەڵکی ناکەیت تۆ بۆ ذاتی خۆتێکی بەڵام لە هەمان کاتیشا دەڵێ ئەی حکومەت ئیشی چییە من دەڵێم بەدەر لەوەی قەیران هەیە لەم وڵاتە ئێستا لە ئەوروپیەک بپرسی ئەوروپیەک موچەش دەکاتی خۆی وەردەگرێ و هەموو چۆن دەڵێ بارودۆخیشی باشە و حکوومەتەکەشی هەموو ئیشەکان جێبەجێ دەکات بەڵام هەر کاری خۆبەخشی دەکات کاری خۆبەخشی بۆی ئینسانیەتی خۆتی پێ بسەلمێنی وجدانی خۆتی پێ ئاسوودە بکەیت لەبەر ئەوەیە یعنی ئەم باسانە دایمەن لە وڵاتی ئێمە چونکە پێشتر کاریان بە زۆر پێکردوون دەبێت ئەمە دوورخینەوە نە خزمەتکاری کەسێکین نە خزمەتکاری دەوڵەتیشی تۆ بە ماڵی خۆت لە ماڵی خۆتە هەرچی دەکەی ناڵی خزمەتکاری بەڵام ئەوەندە سنووری ماڵەکەت گەورەکەرەوە بیکەرە سنووری نیشتیمان گەورەتر بیری لێ بکەیتەوە وەکو دەڵێ ئەو کاتە ئاوا دەی مامۆستا گەرم تەماشاکی بکەینە لای ئەوڕۆپا و غەربێ ئەرێ پاڵدەری وان چییە و چ تشتە بیتە پاڵدەر بووان و ئەو کاری خۆبەخشی تامەزروو ئەنجام بدەن ئەمژی دەهان ئاەت و دروشمێن زۆر جوان جوان بەهەنە ئەو جاش زۆر جار نابیتە قەنعەت لە سەرەتا قسەیەکی باشت کردوتت بە موئەسەسی کردن کاری خۆبەخشیش گرفتی هەیە لە وڵاتی ئێمە کاری خۆبەخشی لە وڵاتی ئێمە چەندین ڕێکخراوی بۆ دروست بووە خەڵک بانگ دەکەن دەڵێن سبەی کارێکی خۆبەخشیمان هەیە بەڵێ لەو شتانە ئەوەیە کە ئەو کەسانەی کە کاری خۆبەخشیش دەکەن ڕاستە تۆ نەخەڵاتت دەوێ نەموچەت دەوێت لی لە کارە خۆبەخشیەکە نەسوپاست دەوێ نەخزمەت بوو تەحسابە بەڵام تەقدیر مەسەلەیەکی معنەویە تەقدیر گرنگە یعنی بینی زۆر کۆڕ سیمینارە ئەگەر شەهادەیەکی تەقدیری هەبێ ڕێزلێنانێک هەبێ هەر لە خۆیدا خۆشە کەسەکە داوای نەکردووە کەسەکە داوا ناکە بەس تۆ کە پێی دەڵێ دەستت خۆش بێ پێی خۆشە ئەمە لە هەموو شوێنێکە حاڵەتێکی دەرونیە لە ئینسانەکانە یعنی لە کۆمەڵگەی ئێمە تەقدیر ناکرێ خاڵێکی تر ئەوەیە کە ینی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە بواری کاری خۆبەخشی لە ئەوروپا ڕێکخراوە بە جۆرێک کە مافی تۆ دەپارێزێ نایەڵێت تۆ بێتە ئیستیغلالکردن لە وڵاتی ئێمە بەداخەوە کە کاری خۆبەخشی دەکرێت بە ناوی ڕێکخراوە دەکرێت خاوەنی ڕێکخراوەکە هەندێک ڕێکخراو خەڵک کۆ دەکاتەوە لە خۆی دەڵێ با بچین بۆ کاری خۆبەخشی باشە کاری خۆبەخشیمان کرد و هەندێک دەڵێ لە ڕای خوا هەندێک دەڵێ بۆ نیشتیمان هەندێک دەڵێ بۆ مرۆڤایەتی هەر کەس نیەتی خۆی گرنگەوەی کارەکە جێبەجێکرا بەڵام لە ژێرەوە هەندێک لەو ڕێکخراوانەی کاری خۆبەخشی دەکەن موچەنە پارە و فەندێکیان وەرگرتووە لە ڕێکخراوێکی تری بیانی یا لە شوێنێکی تری یا لە دەوڵەمەندێک وەریان گرتووە پارەکە بۆ خۆیان دەخۆن لە کاتێکدا کاری خۆبەخشی لە ئەوروپاش ڕاستە پارەت نادەنێ بۆ کارەکە بەڵام شتێک هەیە پێی دەڵێن مەسرەفی جرفان ئێستا کوڕ و کچێکی جوانی ئەم وڵاتەی ئێمە گەنج ئامادەی کاری خۆبەخشین بە هەندێک لە ڕێکخراوەکانیشم وتو ئێستا جویان لێ ئەزان ئەو قسەیان بەوان وتووە بە هەندێک ڕێکخراوم وتۆ بەڕێزینە ئێوە ئەم کوڕ کچە جوانە نەتەنێناو بۆ کاری خۆبەخشی باش ئەمە لە ماڵەوە ئێستا کاری نییە کاری نییە دانەمەزراوە ئێمانەی وایە ئەم برادەرە پارەی نییە ئەم کوڕ کچە لە ماڵی خۆی بەچی بگاتە شوێنی کارەکە تۆ ئەڵێ وەرن بەڕێزینە ڕۆژی ئەوە کاری خۆبەخشیمان هەیە لە فلانە شوێن گرت بنەوە کۆ ببنەوە وانە باشە پارەی تەکسیەکەی کووە ئەی چۆن بڕواتەوە ئەمە زەرەری کرد تۆ هاتووە خۆبەخشی بکە ئەی نابێ خۆمە لە ئەوروپاش وایە ئەی نابێ پارە من بە چاوی خۆم ئەمەم دیوە چوومەتە ئەمریکا کاتی وەزیرێکە گوتیان ئەوە چی پیاڵێن ئەوە
مۆزەخانەی مێژووی ئەمریکایە یەکێکە لەو شوێنانی پێویستە بیبینی وەکو میوان بەڵێ بەس وتیان چاوەڕێ بکە چاوەڕێ بچی بکەم وتیان کەسێک دێت ئەو کەسە ئەو شوێنانی بۆ تۆمان داناوە ئەو مۆزەخانەیە زۆر گەورێت هەمووی ناتوانانی ببینی لەسەر دەفتەرەکە بۆیان دیاری کردبووم زەربیان لێدا بوو ئێرە و ئێرە و ئێرە و ئێرە و ئێرە ئەم شوێنانەیە داماناوە چاکە تۆ بیبینی ئێ باشەوە بۆ چ وەستاوین چاوەڕێ ئەو پیاوە خۆبەخشە دەکەین کە ئەم شوێنە خاڵانە ئەم شوێنانی بۆ تۆمان دیاری کردووە ئەم شوێنانت بۆ شەرحکە ئەمە چییە کە ئەچی ئەیبینی لە مۆزەخانەکە ئەی ئەمە چییە ئەی ئەمە چی وتم ئەو پیاوە چییە کە هات بینیم پیاوێکی بەتەمەن پشتی چەما بۆ لە ماڵەوە هێناویانە وتیان ئەمە کاتی خۆی فڕۆکەوان بووە لە شەڕی ڤێتنام لە هەفتاکان دوای ئێخانە نشین بووە بەڵام لەم بەشە مێژووی ئەمریکا ئەم شوێنانە دەزانێت شەرح بکە ئەگەر میوانێکمان هات ئەم شوێنانی پێنیشاندەین دەبێ ئەو بانکەین بەس مەبەستم ئەلێرێ ئەچن لە ماڵەوە بۆ ئۆتۆمبیل ئەیهێنن کە کارەکە تەواو بوو بە ئۆتۆمبیل دەیبەنەوە ئەمە کاری خۆبەخشیە ئێمە آخر نابێ ئیستیغلال ئەمە پێڵێن ئیستیغلالی کاری خۆبەخشی بەشێک لە هەندێک لە ڕێکخراوەکان کاری خۆبەخشی بەو گەنجە جوانانەمان دەکەن شتێک دراوە پێیان ئەوەشیان نادەنێ مەسرەفی جیرفانەکانیشان نادەنێ دەیبەنە سەر ئەو جادانە جادەی پێپاکەکەن و شوێنی پێ ئەبینی یا با بڵێم نمونەیەکت پێ بڵێم خاوەنی کۆمپانیا کاری خۆبەخشی بە گەنجان کردووە دوای لای خاوەنی کۆمپانیایەکی دیکە چی گوتووە دوتی وەڵام من ئیشم زۆر باشە ئەڵێ چۆن ئەڵێ کاری خۆبەخشیم بە چەند گەنجێک دابش کردو ئەوە بەشێک لە فلانە شوێنشم بۆ پاک دەکەنەوە ئیتر من پێویستیم بە پاکەوان نییە پێویستیم بە کەسێک نییە بێ ئەو شوێنم بۆ پاکاتەوە ناوم ناوە کاری خۆبەخشی و گەنجەکە ئەمە چ دینێکە و ئەمە چ ویجدانێکە ئەم جۆرە کەسانەیەکەن لەبەر ئەوە ئەم جۆرە کەسانە بوون بەمای ئەوەی کاری خۆبەخشی لە وڵاتی ئەمەیان ناشرین بکەن ڕاست وێگۆفکی مامۆستاگەم تەماشای هەرێمە کوردستانی بکەن گەلێک کەسانە تایبەتیە بێت خەریج چوینە دام و دەستگەین حکومی کارتکەن وەک خۆبەخش بەلێ ئەپمەرەماوی چەندێک کە ئەگەر هاتو سبەت تەعین هەبوو ئەولەویەت بوویە ئەرێ ئەوە چیتە چ خانەتە ئەمە زۆر باشە یعنی ئێستاکە ئێمە سێ جۆر تقریبن لە دام و دەستگاکانی حکوومەت دەبین کەسێک دامەزراوە پێشتر ئێستا کەسێکیش بە گرێبەست دامەزراوە ئەو گرێبەستە مافی ئەوەی هەیە هەر ڕۆژێک گرێبەست کرا بە هەمیشەی ئەو ببێت ئەو بێتە پێشەوە هەندێک کەسیش هەن خۆبەخش لە شوێنێکدا کار دەکەن هەر ڕۆژێک گرێبەست کرایەوە بە گرێبەست تەعینکردن دەبێت ئەو خۆبەخشە بەریتە ئەو شوێن بینێ بەژی وەکو تەقدیرێکە بوو کەسێک خۆبەخش بەڵێ ئەبێ بکرێ ئەبێ ئەمە بکرێ و شتێکی زۆر گرنگ زۆر باشە مامۆستاگەرم تەماشای کلتورکردنا وی سیفەتەی بکەین ئەف سیفەتێ خۆبەخشیە کە دەف مرۆڤی هەبیتن ئەرێ چاوە ئەم دیکاری ناوا هەرێما کوردستانی ئەگەر تایبەتیان بەحسە خۆ بکەین چاوە دیکاری بکەینە کلتورێک ناوا هزرا تاکێ کووردا لە گرفتەکان و دەست پێکەم پێویستە بە پلەی یەکەم ینی ئەم کارە بکرێ بە دامەزراوی بەێ ینی بکرێ بە دامەزراوی ینی چی یعنی ئەمە لە مانجی پێنجی 2010 ئەکا چەند ساڵ زیاتر لە 10 ساڵ و چەند مانجێک بەێ ئەم بابەتم نووسیوە کە پەرلەمان بکوچەنڵە یاسای کاری خۆبەخشی ڕێک بخە یاسای کاری خۆبەخشی بە یاسایەک لە وڵاتی ئێمەدا وەکو دەڵێ ڕێک بخرێ لە دوای ڕێخستنەکەی کە بینیمان یاساکە کار دەکا ئەبێ جێبەجێکەین بۆچی چونکە لە هەستم کردووە لە کۆمەڵگەی کوردەواریدا کاری خۆبەخشی پێویستە بە دامەزراوەی بکرێ بۆ چونکە پێویست بەوە دەکا ئەو ڕێکخراوانەی کە کاری خۆبەخشی دەکەن بەم مرۆڤانە ئەبێ بزانن یەکەم ئەم مرۆڤانە ئالەت و ئامێر نین لە بەردەستی ئەوانە بیان هێن و بیان بن و وەرن و ئەوە بکەن یعنی بێ بزان ئەوانەش مافیان هەیە ئەوە لە کەرامەتی خۆیانە و لە هەستکردن بە بەرپرسیارەتی دیان کاری خۆبەخشیەکەن وایان لێ نەکەن وەکو ئامێرێک تەماشایانکەن دوو وا نەزانن ئەوانە مەئمورن لە بەردەستی ئەوانە وا نەزانن ئەوانە کە دێن بۆ کاری خۆبەخشی بە زمانێکی زبر ئەوە بکە و ئەوە بکە و ئەوە بکە و ئەوە بکە ئەوانە کەسانی بڵندترن لەو ڕێکخراوانە ئەوانەی کە کاری خۆبەخشی دەکەن لەبەرەوە زۆر پێویستە ینی ئەمە چی دەدا ئەمە جۆرێک لە ئاسوودەیی و جۆرێک لە ڕاستگۆیی دەدا بە کاری خۆبەخشی بۆیە کاری خۆبەخشی دەپوکێتەوە لای ئێمە چونکە ئەم گرفتانەی هەیە ڕاستیژی مامۆستا گفت نافمەدە ئەف چەندەگەلەکە بەرچاوە دەما کەسێک کاری خۆبەخشیت کردن ئەف کەسێن سەرڤەیوی ئەنکو وەکو ڕسمی کارتکەن چاوێکی کێمتر تەماشەوی کەسی تێدەکردن ئەمە زۆر گرفتێکی گەورەیە ئەبێ پێیان بڵێن بوەستن ئەبێ بەو جۆرە کەسانە بڵێن بوەستن ئەو جۆرە ڕێکخراوەیە ئەو جۆرە کەسانی کە
کاری خۆبەخشی بەم ئینسانانە دەکەن و پێیان وایە ئەم ئینسانانە ئامێرێکن لەبەردەستی ئەوانە یاخود ئەمانە ئەمر پێکراوێکن فەرمان پێکراوێکن یاخود فەرمانبەرە تۆ مدیری تۆ با مدیری ڕێکخراوێک بی وەختێک کەسێ دێتە بەردەستی تۆ کار دەکا ئەو بڵندترە لە تۆ ئەو بڵندترە لە تۆ ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە دوو ئەوەش گرنگە کە ئینسان هەمیشە بڵندتر بێ لەو ئاستەی کە خەڵک بیری لێکاتەوە بۆ کاری خۆبەخشی چۆن وەکو گوتم کەسانێکن مرۆڤایەتیان خستۆتە سەری هەموو شتێکەوە کەسانێکن نیشتیمانیان خستۆتە سەروی هەموو شتێکەوە جۆ بە هیچ شتێکی دیکە نادەن بە لۆمەی خەڵک کەسانێکن ڕەزامەندی خوددایان خستۆتە سەروی هەموو شتێکەوە جۆ بە هیچ شتێ نادەن لەبەرەوە کە خوددا فەرمووی کاری خۆبەخشی کارێکی خێرە چاکەیە کەواتە خوددا فەرمووی بیەدیه الخەیر و ئەگەر تەسویری کەی ئاوایە تەسویر ناکرێ بەس من وا تقریبا للذهن دەڵێن بیەدیه الخەیر لە مەکتوباتە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ دڵتان خۆش بێ ئەوانەی کە کاری خۆبەخشی دەکەن ئەوەی کە کاری خێرخوازی دەکەن ئەوەی کە کاری باش دەکەن دڵتان خۆش بێ چونکە خوددا فەرمووی بیەدیه الخەیر ئەو کارەی ئێوە دەیکەن ئەوەندە جوانە شایانی ئەوەی لە دەستی خوددادا بێ کارەکانتان لە دەستی خوددادایە ون نابێت ئەم هەستێکی زۆر گەورەیە خەڵکێک باوەڕیشی نەوێ بە خوددا دەڵێ لە پێناوی مرۆڤایەتی هەمانە ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس كواتا كسيكمان هيا شرنية مسلمان بمعنى دينيكي بس يأمرون الناس بالقسط يعني أمر با چاكا دكن أمر با چي دكن بمعنى فرمان با قسط وعدالة دكن عدالة خوازن خدا سزاو تولي أو كساني ويقتلون النبيين أواني كبيغمبر يكدكوجن لەگەڵ ئەوانەی وەیەقتولون الذين يأمرون الناس بالقسط ئەوەی کەسێک دەکوژێ کە ئەو کەسە مرۆڤ دۆستە خستوێتە پاڵ یەک چ پێغەمبەرێ بکوژی چ چاکە خوازێ بکوژی ئاوا خوددا لە پاڵی یەکە دایناوە لەبەرەوە مەبەستمەوە بوو من تۆ هەر کەسێکی دیکە لەگەڵ ئەوەی کە ینی بار و دۆخەکەشمان لەبار نەبێ شتێکی گەورەمان ئەبێ هەبێ کەسێ با باسی مرۆڤ دۆستی بکە بە هەر نیەتێکی هەبێ گرنگ ئەوەیە کارێک ئەنجامەدا کەسێک با باسی نیشتیمان بکە کەسێکیش با باسی ڕەزامەندی خوددا بکە هەموو ئەم نیاتانە با جیاوازش بن دوجار لە خزمەتی مرۆڤایەتیدا دەبێت بەلەگەر ئەم مەفهومی دینی تەماشەوی مەسەلەی بکەین مامۆستا ئاختنەکەیە ئەوەتە قورآنە پیرۆزە کە بیشتن فجعلناه هەباء منثورا یعنی خەڵک vê ئاەتێ بۆی چەندی بکارتێنیتن ئەگەر باوەڕدار نەبیتن دنیادا هەرچی کارێکی خێری و باشەش کردبیتن بەس فجعلناه هەباء منثورا دێت ئەو باس ئەوە خوددا باس لەو جۆرە کارە دەکا کە خاوەنەکەی وەکو چۆن دەڵێ لە بەرچاوی ئێمەدا بەنیەتی خێر کردوێتی بەڵام ئەو کارە لە ئەسڵدا کەمە ئاگامە لە نیەتەکەی نییە بۆیە گوتمان مامۆستا جارێکی تر مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ باوەڕدار و بێباوەڕکاری چاکی کرد خزمەتی کۆمەڵگەی کردووە بەڵام ئەوەی کە بەناوی دینی شەوە کردوێتی ئەمە ئاگامان لە نیەتەکەی نییە مەگەر چەند فەرمودەی ترت هەیە ڕۆژی قیامەت خوددا دەڵێ ئەو بۆ ڕیا کردوتە ئێمە نەمانەزانی چەند فەرمودەی تریش تێ پێت دەڵێ فلانە کەس کارێکی کردومە لە دنیا گوتومانە بۆ ڕیا دەیکا کەچی لە ڕاستیدا بۆ ڕەزامەندی خوددا کردوتی نازانی کەواتە ئەو کارەیە کە خوددا دەفەرمێ فجعلناه هەباء منثورا وەکو چۆن دەڵێن کەسێک دەستی بەسەر کەسێکی بێسەرپەرشت و هەتی و لە کوردەواری وا دەڵێن کەسێکی بێدایک و باوک دەستی بەسەریا هێنا ئەڵێ وەڵڵا پیاوێکی زۆر خاوەن بەزەیە بەس ئێمە نەمانزانی دەستی پیس بوو دەستی بەسەری سڕیوە بابینی ئەمانە ئەو شتانەیە کە ئێمە نەمانزانیوە لەبەرەوە هەمیشە کاری چاک خوددا پێی خۆشە ئەمە چۆن دەتوانین چۆن دەڵێ بایەخ بەمە بدەین ناونیشانێک و تایتڵێک شەبێ بۆ کۆمەڵگەکەمان وەکو دەڵێن چۆن نازناو لە کۆمەڵگە بدەین دەڵێن کۆمەڵگەیەک ئەرکی هەیە و مافی هەیە لە کۆمەڵگەیەک هەیە ئەرکەکانی 1-2-3 مافەکانیشی 1-2-3 ئەمە دەڵێن کۆمەڵگەی یەکسان یعنی کۆمەڵگەمان هەیە ئەرک و مافەکانی بە قەدەریەکە ئەرک و مافەکانی بە قەدەریەکە یعنی چۆن یعنی کەسێک 10 سەعات کاری کردووە بۆ تۆش بڕێک پارەت پێداوە ئەمە چی کردووە ئەرکێکی جێبەجێ کرد لە بەرامبەر ئەوەیە کۆمەڵگەمان هەیە ئەرکەکانی زیاترە لە مافەکانی ئەوە چییە ئەوە زیاد لە مافەکانی خۆی دەڵێ من هەندێک خزمەتی زیاتر دەکەم وایە هەندێک جار هەیە پێمە دەڵێن ئۆڤەرتایم ینی لە سەروی کاتەکەی خۆیەوە کار دەکە بەبێ بەرامبەر ئەمەشمان هەیە مەسەلەن کۆمەڵگەمان هەیە مافی زیاترە لە ئەرکەکەی کۆمەڵگەمان هەیە مافی زیاترە لە ئەرکەکەی وەکو ئەو دەڵێن فڵانە کەس ڕۆژی 2 سەعات دەوام ناکە و ئەو پارە زۆرە ژوەر دەگرێ بۆ نمونە ئێمانەی چی بوو پارەیەکی زۆر وەرگرێ و دەوامەکەشی زۆر کەم بێ ئەگەر وا بەراوردیکەی ئەمە یەکەوە مافی زیاترە لە ئەرکەکەی جا لەبەرەوە دەڵێن ئەو کۆمەڵگەی کە دەڵێن کاری خۆبەخشیتیا ئەنجام دەدرێت دەبێتە ئەو کۆمەڵگەی هەمیشە ئەرکەکانی بە ئارەزوومەندانە ئەرکی خۆی زیاتر کردووە لە مافەکانی دەڵێن ئەو وڵاتی ئەوروپا و ئەمریکای بۆ پێش دەکەوێت دەڵێن خەڵکەکەی
وێڕای مافەکانیان چەند سەعاتێک لە هەفتەیەکیان دیاری کردووە بۆ زیادکردنی ئەرکی خۆیان لەسەر مافەکانیان بۆیە پێش دەکەون ئەو کۆمەلگانەی عەرەبی و ئەو وڵاتانەی ئیسلامی چیەکەن خەڵکەکەی داوای ماف دەکەن ئەرک جێبەجێ ناکەن سەرنجام ئەوە حاڵیانە جا لەبەرەوە ئەم حاڵەتە جۆرێکتر ناسنامەیەکی تریش بە کۆمەلگە دەدا دەوڵەت یەک دەوڵەتە و یەک حکوومەتێکی هەیە بەڵام کاری خۆبەخشی زیاد لە ڕێکخراوێکی هەیە زیاد لە کەسێکی دەست پێشخەری هەیە ئەم کارە دەکە ئەمە ئەو شتەیەکە دەڵێن ئێمە تقریبان چەند کۆمەلگەیەکمان هەیە پێی دەوترێ مەسەلەن کۆمەلگەی فرەسێنتەری یەکسەنتەری نییە چۆن فرەسێنتەریە دەڵێن لەسەر ئاستی کوردستاندا ئەوەندە هەزار ڕێکخراومان هەیە کاری خۆبەخشی دەکەن ئەمەمانەی فرەسەنتەریە بەڵام پاش ئەوەی کە فرەسەنتەری بوو لە هەمان کاتیشدا ئەم چۆن دەڵێ کۆمەلگەیە دەبێتە کۆمەلگەیەکی چۆن دەڵێ وەکو تۆڕ وەکو شەبەکەیەک ئەم سنتەرانە لەگەڵ یەکدا پەیوەندی دەکەن تۆڕێک دروست دەکەن وەکو ئەوروپامان لێدێت لە داهاتوودا اینجا تۆ دوعای ئەوە بکە هیوای ئەوە بخوازە کە ئێمە لەم بارودۆخە تێپەڕوین ئەم بارودۆخە ئابووریەمان لەسەر بڕوە ئەم بارودۆخە قەیرانەمان لەسەر بڕوە خەڵک بگەڕێتەوە باری ئاسوودەیی ئەم قسانەی ئێستا دەیکەین بە بۆنەی پێنجی دوانزەوە کە ڕۆژی جیهانی کاری خۆبەخشیە جوانتر و چاکتر جێگەی خۆی دەگری پێشی دەمێکی مامۆستاکە چاڵنجێک هاتە ئەنجامدان لەسەر ئاستی بلند سەر ئاستی قیاداتا یعنی کەسێکی دیتر تەکلیف کرد کە دارێکی بچینیتن جیهێکی ئەری ئەف کارە چەندی گرنگ بوو و چەندی گرنگەژی شۆر ببیتت ناوە مجتەمەعیدا هاشتاکە دروست بکەن گەل کەسێکی دیتر یان ڕێکخراوە گەر ڕێکخراوەکە دیتر هەلمەتێت پاکشکردنا ژینگەی بیت یان چاندن بیتن هەر کارێکی وی شێوازی ئەمە ئەڵێن دووانەی لێ فێر دەبین دووانەی لێ فێر دەبین هەمیشە دەڵێن لە کاری خۆبەخشیە تۆ لەو شوێنە دەست پێ بکە کە ئاخر کەس وەستاوە ئەوەی کە چاڵنجەکە بوو مثلەن کەسێکە لە من ئەوەم چاند یعنی چی یعنی من وەستام تەواویتر بە تۆڵێ بەڵێ تۆش دەست پێکەی تۆش وەستای تۆ نایەڵی بۆستی ئەوەی دوای ئەو نایەڵێژیرەکە بەردەوام زنجیرە کەواتە لێرەوەیە دەرسی دووەم دەڵێن کاری خۆبەخشی سنووری نییە لە سنوورێکە ناوەستێ لەو شوێنی کە ئەو دەستی پێکرد و کۆتایی پێهێنا تۆ دەست پێەکەی تۆش کۆتایی پێێنا یەکێکی تر دەست پێکە کۆتایی پێێنێ بەم شێوازە زنجیرەکە ئەڕوا بۆ شێوازە جاوە لە وڵاتی ئێمە گرفتێکمان هەیە گرفتمان هەیە شت وەکو مۆدل وایە مۆدل یعنی ماوەیەک سەر هەڵەدا و یەکێک ئەیکا و دوای نامێنێ یعنی شێوازی ئێمە شێوازی پوش کە ئاگرێکی لێ بەرزە بێتەوە ڕواهات دوای زوو ئەنیشێتەوە بچ بەدگەڕینی ناشت نەفەسمان درێژ نییە کە کۆمەلگەی ئێمە دەروون ناسان ئەمەمان بۆشی کەنەوە کۆمەلگەیەکمان هەیە نەفەسی کورتە یعنی چاڵنجە بینی ڕۆژێک دو ئەنسیان دەست پێکات و دوای نامێنێ کاری خۆبەخشی ماوەیەک دەست پێکا وەکو مۆدل دوای نامێنێ هەموو شتێ مۆدلە هەفتەیەک مانجێک دوو مانگە خایەنە دوای نامێنێتەوە کەس نابێتەوە بە خاوەنی کەواتە زۆر گرنگە هەر فکرەیەک لەم فکرانە کەسێک لە پشتی بێ مەسەری چاڵنجەکە ناڵێ ئەگەر یەکەم کەس کە دەستی پێکرد لەو قسەیە بکۆڵێتەوە بپێچێتەوە لێ پێچینەوە بکە لە کەسەکانی دوای ئەوە خاوەنی بیرۆکەکان نابێ بێڵن بیرۆکەکەیان بمرێ خاوەنی بیرۆکەکە ئەبێ نێڵێ بیرۆکەکەی بمرێ کە هێشتی یەکەم کەس کە دەست پێەکە ئەبێ نەهێڵێ بۆیە پێغەمبەر فەرمی ومن سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة ئەم فەرمودە چی فێرەکە ئەوەت فێرەکە ئەگەر خاوەنی بیرۆکەیەک بووی کە دەستت پێکرد بە هەمووان واز بێنن با خاوەنەکەی واز نهێنێ کەچی لە وڵاتی ئێمە خەڵک بیرۆکەیەک تەرحەکە خاوەنەکەی وازی لێ دێنێ بێتر تۆ چی ئەگەر بێ گفت کە مامۆستا تەماشای جوواکی خوب بکەین لە هەرێما کوردستانی ما ڕێکخراو هەنار وەکو بژنا ڕێکخراوین سڤیل و ما ئەحزابین زۆر هەنە ئەری چەند گرنگە ئەڤەژی بهێنە سەر خەتێک و کاری خوبەخشی بهێتە ئەنجامدان و وەکو بژنێ پەرەپێ بهێتە دان گرنگەکەی لەوە دێکە ئەمڕۆ ئەگە تەماشاکەی کۆمەلگە بە شێوازێکی سەرەکی مەسەرەن تۆ بینی لە بەغدا پێشماوەیەک با بڵێن جارێکی تر خەڵک هاتەوە گۆڕەپانی تەحریر و بۆ خۆپیشاندان و بۆ ئەوە و مەسەرەن ڕوتێکی دیاری کرا و دەڵێ لە ئینتیخاباتە لە هەڵبژاردنە دەنگم بدەنێ وای گوت لە بەغدا خەڵک هەستەکە مانگی شەش ئینتیخاباتە لە عێراقا بۆ نمونە وا بڕیادراوە لەبەرەوە ئەزانن لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردنەکانە ئەو شتانە دەست پێکاتەوە جارێکی تر لەبەرەوە خەڵک ژیرە دەزانێت جا لەبەرەوە زۆر گرنگە ینی حیزبەکان تەنها لە کاتی هەڵبژاردنە دەرنەکەون لە غەیری هەڵبژاردنە وەکۆڵێ ساڵ 12 مانگ ساڵ 12 مانگ ئەبێ وجودی هەبێت تەواجودی هەبێ حزوری هەبێ
ببینرێ بە کردەوەکانی نەک تەنها لە کاتی هەڵبژاردن. دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ پێشکەشکردنەوەن هەمی ئاخترین پڕ جوان بەڵێ بینەرین بەڕێز وی ئەوەی دەینە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی کە هینجی بەشدار بوون گەلمە ئەت بینەریەدا و هیڤیانمە ئەوەم هەموو ببینە ئەو کەس و حەش کاری خوبەخشیە بکەین ببینم خێر و شات.